یەکێکی تر لە ڕێگا گرنگ و استراتیژیەکانی سنووری پارێزگای هەولێر خەریکە کارەکانی بەرەو کۆتایی دەچێت و بڕیارە لە ماوەیەکی نزیکدا بەڕۆی شۆفێراندا بکرێتەوە کە ئەویش ڕێگای کەسنەزان دەربەندی گۆمەسپانە. سڵاوتان لێبێت، من ئەحمەد مەلات جەمالم لەسەر پرۆژەی دووساییدی کەسنەزان دەربەندی گۆمەسپان نوێترین زانیاریتان بۆ دەخەمەڕوو. بێگومان سەر ڕاینەناردنی بەشە بودجێی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان نەوەستاون و ڕۆژانە بە سەدان پرۆژە کاریان تێدا دەکرێت. ئەمەشیان ڕێگای کەسنەزان گۆمەسپانە لە سنووری پارێزگای هەولێر کە یەکێکە لە ڕێگا گرنگ و استراتیژیەکانی پارێزگای هەولێر کە لە ئێستادا بە بەردەوامی کاری تێدا دەکرێت و لە ئێستادا لە قۆناغی قیرتاوکردندا. اینجا زانیاری تەواو لەسەر بەڕێوەچوونی کارەکان دەخەمەڕوو و شەقامەکە بە شێوەیەک دیزاین کراوە. شەقامەکە دووساییدە و درێژیەکەی 15 کیلومترە بە پانتایی هەر سایدێک 10.75 سانتیمە کە لە کۆتایی کەس نەزانەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە دەربەندی گۆمەسپان کە لەوێوە کۆتایی دێت. هەر سایدێک دوو ڕێڕەوی سەرەکی هاتوچۆی دەبێت، هاتوچۆی ئۆتۆمبیل بێگومان، لەگەڵ ڕێڕەوێکی فریاگوزاری کە بە درێژایی پرۆژەکەش 4 بەرزە پرد و ئەندەرپاسێک و 40 ئاوبەری سندۆقی تێدا دەبێت کە جگە لە پەرژینی بڵێن پاراستن و سیستەمی ئاوەڕووکە ئەمانەش لە نێو شەقامی دووسایدەکەدا جێگەیان بوو کراوەتەوە. جگە لە گرنگیەکەی کە لەم پرۆژەدا توانراوە ژمارەیەکی زۆری هەلیکاریش بڕەخسێندرێت بە جۆرێک 2000 کارمەند و 600 ئامێری جوورا و جۆر بە بەردەوامی کاری تێدا دەکەن کە بە تەواوی پشتی بە کاری ناوخۆی یاخود هێزی کاری ناوخۆی بەستاوە. کارەکانی پرۆژەکە لە ئێستادا بە خێرایی بەڕێوە دەچێت و چاوەڕێ دەکرێت لە کاتێکی نزیکدا ئەم شەقامە سەرەکی و گرنگ و استراتیژیا بە ڕۆی شۆفێراندا بکرێتەوە.